سپاسی ڕخدای بەش کەمەندامانەکەم کە لەم ڕخداوایە ئێمە فێری چەند فێری هەموو شتێکی کردوین، فێری مەلەوانی، فێری داتاشۆ، تر هەموو شتێکیان بۆ لێیە، ئیشی دەست، ئیتر چەند مەلەوانی هەموو شتێکیان فێر کردوین و سۆزێک و سۆز و دڵسۆزی خۆیان بەخشی و بێمەوە زۆر سپاسیانەکەم. بۆ ماوەی 3 ساڵە پرۆژێکمان هەیە بەلای باشترکردنیە لە خوێندن بۆ قوتابیانی خوێندکارانی خاڵ پێداویش تایبەت. کۆمەڵە چالاکی زۆر باش و جۆراجۆرمان هەیە. یەکێک لەو چالاکی گەورانی کە هەمانە ئێمە هەموو ساڵێک لە خولی هاوینا لە وەرزی هاوینا خولی هاوینیان بۆ بکەینەوە بۆ ئەوەی ئەو مناڵانە دانەبڕێن لە خوێندن، بەردەوام بن، ئەو وانانی کە خوێندویانە بیریان نەچێتەوە، خولی هاوینیان بۆ بکەینەوە بۆ وانەکانی ئەلفوبێ کوردی و زمانی ئینگلیزی و بیرکاری و هونەر و وەرزش لە بابەتی دەرونی کۆمەڵایەتی و گفتوگۆ 2 مانگ بەردەوام بێت. ئێمە ئەمڕۆ کۆبوونێتەوە بۆ ئەوەی ئاهەنگیان بۆ بکەین لە کۆتایی خولەکەمانە. وتقدير واحترام وحب وأخوة. مجدي بيت الخولش مرة ودورش مرة بين موسيقى رسم ده مشكش مرة بين ومدرسة فيدرينينا مازبي مدرسة جيبي فاكرين ومازبي قالك تشتي بينش مرة شكرين أم قالك خورتو قيشت فيدرينا ما مشينا مدرسة دهلاوان فيدريش بيش ما كنا تشتكش مرة بكرين شبر مستقبلي ما شبر مستقبل يعني كم قاربا مساعدهن كي دبكة. في هذا العمل الإنساني في كل درس هدفها أساسي نبس تعليم إنجليزي بتنيبو يعني وقت زاني الهافين ده وكا غير زارو وشباب جي غير وقت ياخذ يعني ما قد ده وقت ياخذ نضي يعني استفادة الخبر كان الوقت ياخذ الفراغ ده وجاء في جروب هذا شكرن وكا أم بشتي خلق ما فقرها شنقالي أفقال لك طالب ما قال لك يعني المحتاج تعلم إنجليزي يبون أفقول ما تشكره إجبر تعليم يجي وإجبر نشاطات تجي الرياضة جي والموسيقى جي مع المعلمين وشكرا من شارك في هذا الجروب. Так как я гостья этой столицы, меня очень и очень впечатляет Москва. С каждым годом она все становится благоустроенней. Парки Зарядье. Сейчас была в парке Зарядье, я очень в огромном восторге нахожусь. Конечно, по сравнению с моим городом, Москва, безусловно, отличается. И что я могу сказать? Спасибо мэру, спасибо государству за то, что делаете столицу очень гостеприимной и очень эффектной, как и для гостей, так и для жителей. Очень удобной в плане метро, в плане вообще как туристу очень классно. Да, меня зовут Игорь, я житель Москвы. К нам недавно провели метро. Мы в районе метро Говорова живем. Поэтому Москва меняется в лучшую сторону, это однозначно. Мы ощущаем это на себе. Вот сейчас даже просто решили на метро приехать в центр, и это заняло у нас буквально полчаса. Раньше это занимало, ну, как минимум час, а то и больше, соответственно, если были пробки. Поэтому только одно могу сказать положительно. Москва меняется, ну, наверное,